ئەم مراسمی پیشەلیارە لە ناوڕاستی زستانە دەست پێەکە و ئەم مراسمیچە دوودانە ڕۆژ ئیدامەی هەیە. بەر لە شروعبوونی مراسمەکە یەک هەفتە بەر لەوە مراسمەکەمان هەست بە ناوی مراسمی خەبەر. خەبەر ئەوەیە کە حەزرەتی پیر گوێزی بووە قەدیمیانی و میژوونیانی زوو هاتوون گوێزیان داوە بە حەزرەتی پیر. حەزرەتی پیریش گوێزەکان ئەو کات و زەمانە خۆی یا زیرگەوانەکانی تەکاندویانەوە هاتوون ئەم گوێزانەیان پەخش کردووەتەوە. ئەم مەراسمەکی ساڵە لە دوانزە و سیانزەی بەهمەنە شروعەکە مەراسمی پیشالیارە، مەراسمێکی گەورەی قەدیمیە. ئەم پیاوە پیاوێکی مقەدەس بووە، پیاوێکی ڕازگۆ بووە، پیاوێکی خاز بووە. من هەچێکی لێ بزانم نازانم ئەم خەڵکی گشتیەوە پێشڕەوی لێەوەکەن و خۆ مەراسمێکی جوان هەموو ساڵا و پیرۆزیان بەرقەراریان کرد. تقريبا من حفصة صال عمر الشخصي اللي شركتهم بيقول لنا أم زمان فيها بيجون حل أم برنامج كبوه هالوابو هر إذا ما بو إذا عن كردوه كان حەزرەتی پیشەلیار خۆی ناوی سەید مستەفایە. خۆی ناوی سەید مستەفایە، ملەقەبە بە پیشالیار یا پیرشالیار، معمولاً بە پیشالیاریان وتووە. نزیکەی 950 ساڵ تا 960 ساڵ لەمەوبەر حەزرەتی پیر ئەم مراسمە بووە و حتا ئیسێکی دامەی هەیە.